بەناوی خۆی بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویست خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان بە ئێوەی خۆشەویست دەکەمەوە هەڵبەتە ئاڵلقەکانی پێشووترمان قسە و باسمان بە شوێکی گشتی لە داهات و خەرجیەکانی خێزان کرد بە شوێکی گشتی باسمان لەو بابەتانە کرد کە چۆن خێزانێکی سەرکەوت و خەرجیەکانی خۆی لە چوارچەوەی داهاتەکەی خۆیدا سرف کات و مامەڵەی پێوە بکە لەم ڕۆژدا باز لە بە هەدەردان دەکەین لە خەرجیەکانی خێزانێکدا هەڵبەتە خێزان لە چوارچێوەی ماڵێکدا پێویستی بە خەرجی هەیە بۆ بەڕێوەچوونی ژیانی ڕۆژانەیەم خێزانە بەڵام ئەوەی خاڵی جیاکەرەوەیە ئەوەیە کە خێزانی سەرکەوتوو ئەوەیە کە خەرجیەکانی بەپێی ئەو داهاتەی کە لە بەردەستایەتی وانەکات هەڵاوسان دروست کات بۆ ئەوەی دەست بەرێت بۆ پاشەکەوتەکەی کە دایناوە بۆ حاڵەتێکی زەڕور کە لە ئاڵلقەکانی پێشووە باسمان کرد بۆی هەڵاوسان لە خەرجیەکانە دروست نەبێت ئەو کاتە کە لە مستەڵەحێکی ئابووری داهاتووە پێی ئەوترێ بەهەدەردان لە خەرجیەکاندا ئێمە قسە و باس لەو بارەوە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید ئابووری ناس و شارەزا لە بواری ئابووریدا قسە و باس دەکەین هەڵبەتە کاندیدیشە وام پێ باشە واش بڵێم ماوەسا ئەحمەد سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ بەڕێزتان سالار ماوەسا ئەحمەد هەڵبەتە من لە پێشەکە باسم لەوە کرد کە ئاساییە خێزانە بێت خەرجی هەبێت بەڵام لەکوێ ئاسایی نییە خەرجی هەڵاوسانی تیا دروست بێت بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بابەتی ئەم شەومان بابەتێکی زۆر هەستیارە بە بڕوای من زۆربەی خێزانەکان لەم مەجالە بە شێوەیەکی ورد مامەڵە ناکەن بۆیە بە هەدەردان یا لێچوو لە خەرجیەکان با بڵێن حەجم قەبارەیەکی زۆر لە ئەسڵی خەرجەکانیان دا ئەبرێت بەبێ ئەوەی هیچ ئیسپادەیە بکە بۆیە کاتێک کە باسەکەین لە بەهەدەردان لەوانەیە هاوڵاتی زۆر هەست بەم بابەتە نەکا یاخود گوێ نەداتێ بەڵام تۆتەڵی ئەم بابەتە وەربگرین بە هەدەردانێکی زۆر هەیە بە تایبەتی لە پارێزگاکانی هەرێمی کوردستانە و بە تایبەتی تر لە پارێزگای سلێمانیە ئەگەر هەندێک ئیحساءات باس بکەین کاتی خۆی موسسەیەک هاتبوون بۆ ریسایکلینی سلێمانی لەو ریسایکلینەواتە و پاشەڕوانەی کە ئەمێنێتەوە لە ماڵان لەوە لە هەندێک وڵاتە تەبان لە سانەوە هەشتی بەکارەهێنرێتەوە تەنها لە سا دوی بە نیفایاتە ڕوا و ناتوان بەکاری بێنەوە ئەو پاشەڕۆیانە تەبان لە مەوادی شوشە لە مەوادی وەرەق لە پلاستیک لە هەموو شێوەکان توانای ئەوەیان هەیە بەشێکەکەنە عەلەفی حەیوانی بەشێکەکەنە سەمادی کیمیایی بەشێکی دووبارە ئەتوێنەوە ئەبێتەوە بە مەوادی ئەوەلی لە سلێمانیە ئەو بابەتەی کە ئەو ڕێکخراوە هاتبوو یاخود ئەو شەریکەیە هاتبوو ئیحساییەکی لەوا کردبوو کە زبڵی سلێمانی یا پاشەڕۆی ماڵان کە فڕێ ئەدرێت بۆ ئەوەی بتوانێت تەقیمێ بکە ئەو پاشەڕۆیە لە شوێنێکە معمەلێکی گەورە دروستکەن پاشەڕۆکە هەندێکی کارەبای لێ دروستەکەن لە ئەنجامی سووتانی بۆیان دەرکەوتبوو لە 175 ماوادی خۆراکیە فڕێدرێ بۆیە نەیانتوانی ئەو شەریکەیە دەست بەکار بێ لەو مەجارەدا کەواتە بە هەدەردان حساسترین فەقەرەیە لە خەرجیەکانە بۆیە هاوڵاتی ئەبێ زۆر وریا بێت لەوەی کەوا بە هەدەردان بە هیچ شێوەیەک دروست نەبێت ماوەسا ئەحمەد ناڕۆشنبیری تاکی خێزانە کە بە هەدەردان بەم شێوەیە لە پارێزگای سلێمانیە بوونی هەیە یاخود ئەمە پێویستی بە هۆشیاری گشتی هەیە لە تاکی هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان بابەتەکان ڕەهەندی جیاوازیان هەیە یەکەم ڕاهاتنی تاکی هاوڵاتی بەرامبەر بە مەصرفێکی زیاد یعنی وا ڕاهاتووە مەصرفێکی زیاد بکە وە گوێ نەداتێ خاڵی دووهەمیان کەم با بڵێن ئیسفادەی لە ئەو ئەزمانە کردووە کە دووچاری هاتووە خاڵی سێهەمیان بریتە لەوەی ڕۆشنبیری ئەو تۆی نییە ئەم قەزەیە بپێچین بە مەسئلەیەکی ئاینیەوە پیامبەری خوا صلی الله علیه و سلم کەسێک دێتە لای بۆ ئەوەی سەدەقەیەکی پێ بکرێ ئەویش ئەینێرێ بۆ یەکێک لای یەکێک لە هاوڵەکانی کاتێک لێی نزیکە بێتەوە لەو هاوڵە سەیرەکە بە چیلکەیەک
ئەو درزانەی کە لە زەویەکە بوون دنکە گەنمەکان کۆکاتەوە کە لێ نزیکە بێتۆ سەیرەوەیەکە اینجا ئەگەڕێتەوە بانگەکە بۆ هاتی و بۆ گەڕایتەوە ئەڵێ وەڵام من بۆ ئەوە هاتم کە هاوکاری کۆمەکم بکەی بەڵام کە تۆم بینی بە وەزعە گەیشتمە و قەنەعەتەی کە تۆ ناتوانانی کۆمەک بە من بکەیت چکە تۆ بەو شێوەیە بە دوای دنکە گەنما بڕۆی هەرگیز توانای ئەوە نییە هاوکاری من بکەی ئەویش پێیوت ئەو دنکەی کە زایع بووە ئەگەر لێرە بەجێ بێڵم کەس ئیسفادەی لێ ناکە بەس دەتوانم ئەو دنکە کۆی کەمەوە کەسێکی وەکو تۆ ئیسفادەی لێ بکە کەواتە ئەمە ئەو فەرهەنگەمان پێڵەیە کە ئینسانی بە شێوەیەکی ڕەها و ئینسانی مسلمان بە شێوەیەکی تایبەتی نابێ بیڵێ حتا دنکێ گەنمی لێ زایع بێ دەریکە کۆی کاتۆ ئەکرێ باڵندەیەک ببێتە خۆراکی باڵندەیەکەوە باڵندەیەک پێی بژی چکە باڵندە بە شێوەیەک لە شێوەکان تەکمیلەیەکە بۆ ژینگە کەواتە بەشێکی ئەوەیە کەوا ئێمە ڕاهاتوین لەسەر مەسەفی زۆر بەشێکی لەوەیە کەوا هەرزانی کاڵا و کەلوپەلەکە بەشێکی لەوەی ڕۆشنبیریمان نییە بەرامبەر بە قەزیەکە ئەمانە هەموو ئەبنە هۆی ئەوەی کەوا ئینسان لە مەجای تەسەڕوبی ئینفاقیا کە لە مستەلەح اقتصادیەکە وای پێوترێ یا بەهەدەردان وای لێبێ کە ئەم بابەتە بە شێوەیەکی فراوان سەرف بکە بەر لەوەی بچینە خاڵ بە خاڵی باسەکەمان لە بەهەدەردانی خەرجیەکان پێم خۆشە ینی ئەوەش بڵێم کە ماس ئەحمەد ئەوترێت کە زۆرتر ئافرەت بەهەدەردانەکە لەوەی کە شتێک بوونی هەیە بۆ نمونە قاپقاچاقی ناوماڵ بۆ نمونە پێداویستیەکانی ناوماڵ بە شوەی گشتی هەیەی ئەگەر 20 میوانیشی هەبێ بەڵام لە دووسێ مانگجارێکە مەسەڵەن شتی زیادە لە هەمان مەجالە ئەکڕێتەوە ئەمە ناوەندرێت طبعا ئێمە ئەگەر مقارنەی هەندێک خانەوادە بکەین لە هەندێک شار و شارۆچکە و مقارنەی هەر هەمان نەتەوە بکەی لە وڵاتانی ئەقلیمی جارێ مقارنەی خەڵکی کوردستان بکەی هەردوو کوردستانی ئێران بێ لەگەڵ کوردستانی عراقا لەگەڵ کوردستانی تورکیا من نەچوومەتە کوردستانی سووریا تاوەکو بزانم مامەڵەی ئەوان چۆن ئەو دەست اقتصادیەی ئەو دەست پێوەگرتنەی کە لە کوردستانی ئێرانە هەمانە ئەو دەست پێوەگرتنە لە کوردستانی عراقا بەدی ناکەی یعنی کاتێکەوە ماڵێک میوانداریەکیانە بێ لە کوردستانی خۆمانە ئەوەندە خواردن ئەگەر میوانەکان 5 کەس بن خواردنی 15 کەس دروستەکە بۆیە ئەگەر خواردنەکەیش فرێنەدا ئەوان لە سەلاجەکە هێڵێتەوە هەفتەیەک خواردنی کۆنەخۆن بەماناکەی دیکە مەسەلەن بەپێی سەرچاوە عیلمیەکان دەرکەوتووە ئەو خواردنەی کە بە لێنراوی لە سەلاجا یا دوای لە ڕێگەی مایکرۆوە گەرمەکرێتەوە یا بەهای خواردنەکە لە دەسەدا ئەو ڤیتامینات و ئەو توانایی کە لەناو خواردنەکەیان لە دەسێدا یا بە شێوەیەک لە شێوەکان هەندێک لەو مەوادانە گۆڕانکاریان بەسەرادێ بۆ مەوادی زیانبەخش بۆیە ئەمە یەکێکە لەو کەلتورانەی لە نێوان هەمان نەتەوە بەڵام لە دوو شوێنی جیاواز بۆ جۆرێک لە ڕۆشنبیری لای خەڵکی کورد لە ئێران دروست بووە زۆر جیاوازە لەو جۆرەی کە لای ئێمە بە هەمان شێوە مەسەن لە کوردستانی تورکیا زۆر جیاوازیان هەیە لەگەڵ کوردستانی عراقدا کەواتە ئەمە خۆی بۆ خۆی بووەتە کەلتور لە کوردستانی ئێمەدا جۆرێک لە تەباهی هەیە جۆرێک لە خۆهەڵنان هەیە بەوەی زۆرترین خواردن بکەی بۆ میوانەکان مەسەلەن ئەگەر بڕۆیتە ماڵی هەمووان بەبێ ئیستیسنا دەخلی گەورە بێ یا بچووک بێ سەیری ماڵەکە بکە پێداویستی ئەو ناو ماڵە کە جەنابەت باز لەوەکەی کە زۆرتری خانمان ئەو لەوانەیە بەهەدەردانە بدەی لە ڕووی مەطبەخۆ خانەوادەکان خێزانەکان بەهەدەرداندن بەڵام لە ڕووی شتەکانی ترۆ پیاوانیش بەهەدەردانیان هەیە مەسەڵەن پیاوان لەوانەیە لە جلوبەرگ و پۆشاکە لە پێڵاوە مەسەڵەن لە شتی بەکارهێنانی شەخسیە ئەوانیش بەهەدەردانیانەوێ بە تێگڕا لە لای خۆمان ژن و پیا و بەهەدەردانی هەیە بەڵام هەر یەکە لە اختصاصی خۆی خێز ئافرەتەکان لەناو مەطبەخ و ئەو مەسائلانە بەهەدەردانیان هەیە پیاوەکان لە مەسائلێکە کە خۆی بەکارهێنێ لە مەسائلی سارە لە مەسائلی سوتەمەنی سارە لە مەسائلی جلوبەرگیا لە مەسائلی پێڵاوێ بۆیە هەدەردانەکان بەم شێوەیە دەستخۆش کاتە بۆی بۆ بینەرانمان ڕوون بێت بەهەدەردانی خەرجیەکان چۆن دروستە بێ و چینە و بەهەدەردانانە کە سەیری خانەوادەیەک بە نموزە جوار بگرە کاتێک کە
ئەڕۆیتە خانەوادەیەک ئەگەر ئیحسایەک وەرگری زۆربەی زۆری هاوڵاتیان مەسن لە کاتی دانشۆردندا یعنی ئمە بە هەند وەرناگرێت لە کاتی دانشۆردندا بەلوعاکەی کردووەتەوە حتا دانشۆرنەکەی تەواوەکە اینجا دقەیەکە 2 دقەیە 3 دقەیە لە کاتێکە ددانشۆرین تەنها بە پەرداخێک ئاو بۆیە ئەگەر ملاحەزە بکەیت زۆربەی ئەو ستایلانەی کە بۆ سەر مەخسەل دانراوە شوێنێکی پەرداخی تایە ئەم پەرداخە لە ئەسڵا بۆ ئەوەیە لە مەخسەلەکە ئاوەکە پڕکە ددانی هەر جارێک کە پێویستی بە چەندێک ئاو هەبوو ئەوەندە بەکاربێنێت تاوەکو دانیشتوە یعنی من قەناعەتم وایە هەمیشە ئەوانەی کە ددانەشۆن بە یەک پەرداخ ئاو ددانشۆرنەکەیان کۆتای دێ بەڵام دڵنیام لەوەی چەند لیترێک 10 تا 20 پەرداخ ئاو سەرفەکەن کەواتە ئێمە نیسبەی بە هەدەردانمان لە ئاودا یەک لەسەر دێ بەنسبەت کارەباوە زۆر ببوورە ماس ئەحمەد بە گرافیکەمان ئەگەر نوقات بە نوقات باسی بکەین بۆ نەخاڵی یەکەم دروستبوونی کاتێک سیرەکەی بۆ ئەوەی تەسەوری ئەو قەزیە بکەن بە هەدەردان چییە کاتێک تۆ پێی نازانی ئەگەر بەرمیلێک نەوتمان هەبێ یەک کونی بچکۆلەی تیابێ پاش ماوەیەک بڕۆرە سەر ئەو بەرمیلە سیرەکەی دەبەیەک 2 دەبە نەوتی لێ ڕۆیشتووە مەسەلەن تەنکی سەربان بەجێ بێڵە بۆ ماوەی هەفتەیەک ئەگەر بەلوعاکان و واشێرەکانیان مەزبوط بوو ئەو ئاوە بە فێڕۆ ناچێت مەسەن خاڵی دواترمان خراببوونی واشەری بەلوعی ئاو ئەمە بە شێوەیەک لە شێوەکان زۆربەی ماڵەکان ئەگەر ملاحەزە بکەیت بەلوعەکانیان ئاوی لێچێت لەوانەیە ئێستا هاوڵاتیەک بپرسێ مامۆستا ئەحمەد ئەمە لە ڕووی لەوانەیە ڕەزالەت و بێڵێ کاتێک ڕەزالەتە کە پێویستە پێ بێ و بەکاری نهێنی بەڵام کاتێک کە پێویستن نیە و ئەڕوا ئەمە بە فیڕۆدانە ئەمە ناچێتە خانەی ڕەزالەتەوە ئەمە چێتە خانەی بێسەلیقەییوە بۆیە ئەمە یەکێکە لەو بابەتە لەبەر خۆردانانی سۆندەی ئاو ینی هەمومان نەزانین هەر شتێک لەبەر خۆر دابردێ یا لەبەر سەرما دابردێ ئەکسپایرە بێ توانای لزوجەکەی نامێنێ مەسەن ئەو مەتانەتەی نامێنێ زۆربەی زۆری مەسەن من زۆر جار بە شوێنێکا ڕۆم سیرەکەم تایە سیارەکانی سیارەکەی وەساوەسایی گەورە کارتۆنێکی یاوە بەسەر تایەکەیە ئەو پیاوە ڕەزیل نییە ئەو پیاوە اقتصادیە ئەزانێت چۆن ئەو داهاتە دەسەکەوێ بۆیە نایەوێت داهاتەکە هەمووی لە تایەکانیان سەر بکە مەسەن ئەوەی تای سیارە ئێمە زۆر جار ئەو ناوچانەی کە پەنای بۆ بین ناوچەیەکی زۆر بەردەڵانە کەسێک ئەوێ بچێت بۆ سەفرەیەک سیارەیەکی خۆی هەیە بیر لەوە کاتوە لە بڕیەوەی سیارەکەی خۆی بەرێ شوێنەکە بەردەڵانە و ناڕەحەتە شاخاویە ئەگەر سیارەیەک بگرێ بکرێ چونکە سیارەی ناوچەی شاخاوی زۆر جیاوازە لە سیارەی تەختای بۆیە لە بری ئەوەی سیارەکەی خۆی بەرێ بۆ ناوچە شاخاوی و بەردەڵانە سیارەیە دەتوانێت بکرێ بگرێ بە نیوەی ئەو تێچوونەی کە سیارەکەی خۆی بەکارێنێ یەکێک لەو خاڵانەی تر ئەو گڵۆپانەی کە تەمەنیان دیاریکراوە ئێمە گڵۆپمان هەیە بە تایبەتی ئەو گڵۆپە لیدانە عمری زەمەنیان هەیە یعنی هەیەنە بۆ 20 ساعتە هەیەنە بۆ 100 ساعتە هەیەنە بۆ 500 ساعتە بەداگیرسانی بەردەوامی ئەم گڵۆپە وردە عمری زەمەنی چۆن ئینسان عمری زەمەنی ساڵ بە ساڵ لە تەمەنی ئەڕوا ڕۆژ بە ڕۆژ و سعات بە سعات تاقی کارەبایمان هەیە زۆرێک لە ماڵانم گڵۆپانە بە بەردەوامی مەسەن گڵۆپی داگیرسانی گڵۆپی دەرەوە لە ڕۆژدا زۆر جار گڵۆپی سەر دەرگا ئەبینی بە 24 ساعتی ئەمە داگیرساوە لە کاتێکە ئەمە معالەجەکرێ بە یەک جیهازی بچۆک کاتێک شەو بوو ئۆتۆماتیکی داگرسێ کە ڕۆژ بوو ئۆتۆماتیکی ئەکوژێتەوە ئەمە لە وڵاتی ئێمە لەوانەیە بە 2000 بە 3000 لەوانەیە لە ساڵێکە ئەم گڵۆپەی کە داگرسێن هەم گڵۆپەکە سکوت ببێ و هەم تاقەیەکی زیاتریش بەکارهێنێ یەکێک لەو خاوەنتێک کڕینی سەوزەوات بە ڕێژەیەکی زۆر مەسەلەن من زۆر معجب بووم بە کەسێک جارێک لە دوکانێکی سەوزەوات فرۆشی سەیرەکەم بیبەرێک 2 بیبەر چەند تەماتەیەک ئاوا شتەکانی کڕی و ئەشم زانی ڕەزیل نییە هەر بۆ بابەتێکی فزولی لێم پرسی وتم بۆ ئەوەندە شت کەمەکڕی وتی لەبەر کۆمەڵێکەوە وتی من بۆ خۆم 2 کەسین کاتێکەوە خواردن ئەخۆین ئەمە هەمیشە بە فرێشی هەمانە نایخێنە سەلاجە و لە سەلاجا بمێنێتەوە بە فرێشی هەمانە خاڵی دوو کە ئەمێنێتەوە بۆ فترەیەکی زەمانی خراپە بێ ئەنجام ئەو خراپبوونە وتی 2-3 مشکلم بۆ دروستەکە یەکەمە تەنەکەی خۆڵەکە کرێکارێک هەیە لەوێ بە زەحمەتی پێوە بکێشێ 2 ئەبرێتە شوێنێکی کە بێتە نیفایات و زەوی و کشت و کاڵەکەمان خراپەکە 3 لەوانەیە هەندێک جار بسووتێندێ لە دووکەڵەکەی ژینگەمان ئەوە بکە تەبەن ئەم هەموو بیرەی کردبووتی لە کاتێکە هەندێک جار فلیمێکی ڤیدیۆیی کورت هەیە
خۆزگە لە جارێک لە جارەکانە دەستمان کەوتایە کەسێکە دەوڵەمەندە ئەچێتە مەطعەمێک پێش ئەو دوو کەس کچووکڕێکە خواردنیان بۆ دێنن کە خواردنیان بۆ دێنن زۆربەی زۆری خواردنەکەیان لێ ئەمێنێتەوە کاتێک دێڵێ هەڵەسن و ئەڕۆن کاتێک شاگردەکە دێت داوای ئەوەی لێکا چیە خۆی کە سەیرەکە زۆر ماوەتەوە ئەڵێ هیچ ناخۆم ئەو خواردنەی کە ماوەتەوە ئەوەم بۆ بێنە شاگردەکەش زۆر پێسەری بێت چکە ئەم لە ڕواڵەتە دەرەکەوێت کە پیاوێکە توانای مادی هەیە هیچ زۆر تەبیعی خواردنەکە ئەخوا دوایی کە هەڵەسێ زۆریان پێسەر بێت جیزدانەکەی دەرێنێ 5 قاتی ئەوەی کە پارەی پێدا ئەیخاتە ناو سندوقی خەیراتەکەەوە یعنی ئێمە لە کاتێکا بەهەدەردان ئەەکەین بەشێک لەو بەهەدەردانە ئەتوانین بیکەینە سەدەقە بەشێک لەو بەهەدەردانە ئەتوانین بیکەینە پرۆژەی خێرخوازی ینی هەندێک وڵات هەیە بەقەدەر هەرێمی کوردستانە بێت لە دانیشتوانە 30,000 منەظەمەی خێری هەیە یعنی ئەوەندە منەظەمەی خێری هەیە حتا لە ساڵی 2010 کاتێک کە کێشەی ئابووری دروست بوو بۆ جیهان کە مادۆف 50 میلیارد دلاری خەڵکی بە شێوەیەک لە شێوەکان اختیلاس کرد بوو 5 میلیاری ئەو منەظەمە خەیریانەی ئەو وڵاتەی تێکەوت بوو کە بەشێکی زۆری بۆ دانرابوو بۆ نەخۆشی ئەو کەم ساڵمەندانەی کە توانای ئەویان نییە دەرمان بکڕن دانرابوو بۆ دەرمانکردین بۆ ئەوانە یەکێکی تر لەو خاڵانکردنەوەی ئاو بە بەردەوامی لە کات دانشردندا کە باسمان کرد کامە من بەحسێکم دی لە یەکێک لە وڵاتە ئەوروپیەکان بەحسێکی دوور و درێژی لەسەر ئەمە کردبوو کە دەقاتی ئەو ئاوەی کە پێویستە بەکارێن بەس من قەناعەتم وایە لە کوردستانی ئەمە 20 قاتی ئەو ئاوەی کە پێویستە بۆ ددانشۆرینێک هاوڵاتی بەکاری هێنێ بۆیە ئەبێ ئەم بەهەدەردانە ڕێ لێ بگرین ئیسفادەی لێەکەین بۆ کۆمەڵێک بابەت بەدی و ئابوووریەکەی ئەمە تەواو ینی ئێمە پێویستمان بە تاواکاریەکیش نییە بۆ دوورکەوتنەوە لەم بەهەدەردانە ینی لە ڕۆ پەروەردەکەیشەوە ئەمە ئیشکالمان نییە لەوەی کە تاکی ئێمە خوێندنیشان تاوا کردووە بەڵام بیریان لەم بەهەدەردانە نەکردوێتەوە پێت وانێ ینی پەروەردەی ئێمەش پێویستی بە گۆڕانکاری هەیە لەم ڕۆوە من قەناعەتم وایە ئەبێ ئەم بابەتانە هەر لە سەرەتای ڕەوزەوە بە مناڵەکان بوترێ چونکە لەوانەیە ئێستا و بابەتەی کە من باسێکم ئەندازەی قرس بێ بۆ گەورەکان یان بە شێوەیەک لە شێوەکان ئێستا بە سوخریەوە سەیری ئەوە بکە بە تایبەتی کە من پەرلەمانتارم و موچەیەکی زەبەلاحم هەیە لەوە ئەچێ بە شێوەیەک لە شێوەکان بەڵام ئەم بابەتە اقتصادی وڵات دەپارێزێ ئەمە باخەڵی ئینسانە پارێزێ ئەمە ئینسان لەو هەژاریە پارێزێ کە نابێت تێکەوێ ئەمە بە شێوەیەک لە شێوەکان وامان لێکە مجتەمەعێکی مقتصد بین لە کاتێکا کە بارێکی گرانی دێ بە سەرمانە ئەم قەزیەمان لەسەر ئاسانە بێ بۆیە ئەمە بێ لە مناڵی ڕەوزەوە دەست پێ بکەین تاوەکو بە مناڵی ئیبتیداییەوە تاوەکو جیلێک پێگەینین کە تێگا لەوەی بەهەدەردان نابێ بکرێ بەهەدەردانی لای بەدوو شێوەکە هەم بابەتێکی نافەرهەنگیە هەم بابەتێکە لە ڕووی ئاین و حرامە بەهەدەردانی سەروەت و سامان بەهەدەردانی ماڵ و مڵک بەهەدەردان بە تایبەتی موڵکی عام مامۆستا سالار لای ئێمە موڵکی عام پارێزراو نییە موڵکی عام مقدس نییە لای هاوڵاتی ئێمە بۆ نمونە سەیری ئەو شوێنانە بکە کە دانراون بۆ محەتاتی پاس کە هاوڵاتی لەوێ لە کاتێکا کە ئەوەسێ لە کاتی گەرمایە لە کاتی سەرما بۆ ئەوەی تا پاسەکە دێت و نقلیەکە سەیری کە ئەو شوێنانە خزمەت ناکرێن یا ئەشکێنرێن یا بە شێوەیەک لە شێوەکان سەیری مەکتەبەکانمان بکە دیوارەکانی دەرگاکانی کشێلوەنەکانی پلاکی کارەباکانی یعنی ئەمانە هەمووی موڵکی عامە جۆرێک لە تەقدیسیە چونکە دەرگای مەکتەب هی تەنها قوتابیەک نییە هی مامۆستاکانیش نییە هی چەند جیلێکە کە لەدایک نەبووە و هی ئەوانەیە کە ئێستا بەشداری تیاکەن و هی ئەوانەیشە کە ئێستا تەواویان کردو ڕۆیشتون چونکە ئەوانەی تەواویان کردو ڕۆیشتون ئەبێ فرسەتی تریان بینێ لە شوێنێکی کەەوە ئیسفادەیان کرد ئەوانەی کە ئێستا لە مەکتەبەکان حالیان ئیسفادەی لێکەن ئەوانە هێشتا پەیدا نەبوون ئەوانە دێن لە مەکتەبات دەوامەکەن بۆیە نابێ بیەڵین هەدەردان لە مڵک و ماڵی گشتیە بۆیە لە قانونە مڵک و ماڵی گشتی بە هەدەردان یا زەردان لە مڵک و ماڵی گشتیە غەرامە و سزنی لەسەرە ئەبێ ئەمە بکرێتە بابەتێکی ڕۆشنبیری تاوەکو تاکی ئێمە
بیر لەوە بکاتەوە کەوا مڵکی عام شتێکی جۆرێک لە مقدسە جۆرێکە لەوەی حەسانەی هەیە بێ بە هەمومانەوە بیپارێزین لە هەندێک وڵات کاک سالار باس لەوە ئەکرێ مەسەن نایەڵن نیفایات ئەو کەلوپەلەی کە پێێتە قەت بیر لەوە ناکاتەوە کوا کلنیکسێکە کە کاتێک بەکارێهێنێ فڕێ بدا ئەی خاتە شوێنی مخەسەسی خۆی یعنی من سەردانی وڵاتێکم کرد بۆ شوێنی ئەو خۆڵ و خاشاکەی کە هیان بوو 6 حاویان دانابوو یەکیان هی شوشە بوو یەکیانی پلاستیک بوو یەکیانی کاغەز بوو یەکیان هی مەوادی کارەبایی بوو کەلویا یەکیان هی پێڵاو بوو یەکیان هی جلوبەرگ بوو ئەمانەیان هەموو دانابوو کە دوایی بردینیان چکێمە بەتایبەت لە سلێمانیەوە بۆ ئەو بابەتە چوین چۆن ڕیسایکلین لە سلێمانیا ئالەتێکی تایبەتی بۆ دابرێ سەیرەکەین لەوێ ئەم شتانە بە جیاواز دوایی سارەیەک ئەهات شوشەکانی کۆ کردو سارەیەک هات پێڵاوەکانی کۆ کردو سارەیەک هات جلوبەرگەکەی کۆ کردو سەیرەکەین ئەمە ئەچێتە مەرکەزێکی زۆر گەورە جیا ئەکرایەوە دوایی لۆکەکراو ئەنێرا بۆ ئەو شوێنانەی ئەو وڵاتانەی کە هەژاریان تایە بە شێوەیەک لە شێوەکان منەظەماتی خەیری ئەم بابەتیان زۆر بە جوانی و بەڕێک و پێکی ئەمە حاڵەتێکی دیکەن لە هەموو وڵاتێکە دەخل متەفاوتە یعنی ئەوەی بەدەستی هێن لەوانەیە من شخصێک بم بتوانم کاڵا ئەساسیەکە بکڕم کاڵا مارکەکە بکڕم بەڵام کەسێکی دوای من یا دەخل لە دەخلەکەی لە خواری منەوەی ناتوانێت کاڵا ئەسڵیەکە بکڕێ ئەچێ کاڵایەکی هەر ئەسڵیە بەڵام دەستە دووە بۆیە مەسەلەن لای خۆمان لە بازاڕی لەنگەکە ئەگەر سیرکەی مارکە و کاڵای زۆر چاک هەیە بەڵام دەستە دووە بۆ نمونە لە هەولێر بازاڕێکەیە پێڵەن کۆنەی نوێ کۆنەی نوێ ینی لە وڵاتێکە مادەکە لەوانەیە جارێک بەکار هاتوێت دوو جار بەکار یا لە دوکانێکان ماوەتەوە دیسان ئەتوانین لەمانە لە تازەی هەندێک وڵات باشترە لە تازەی هەندێک شەریکات باشترە کە ئێمە ئازانین کۆمەڵێک مواسەفات هەیە لەو کاڵانە ماوس ئەحمەد باس لەو سەردانە کرد کە ئەو جۆرە خزمە گوزاریانەیان هەیە بۆچی لە ئەم شێو وڵاتانی خۆمانە ئەم خزمە گوزاریانە دروست نابێت بۆ ئەوەی کە بە شێوەی لە شێوەکان بەشێک لە هەدەردانەکان بگەڕێتەوە بۆ ئەوەی کە بچێتە پرۆژەیەکی ترەوە لە ڕێگەی ئەو پرۆژانەوە سەیری کێشەکە کە لە ئەساسیە ئێمە ئەگەر ئەو کرێکارە بانگلادیشی و ئەوانە نەبن کەسمان نییە حتا خۆڵ و خاشاکمان بۆ کۆکاتۆ کە ئەمە گەورەترین کێشەیە ئێمە خۆمان بەتاڵەمان هەیە کەچی چوین ئەمالەی وافیدەمان هێناوە کرێکارمان هێناوە لە دەرۆم ئیشانەمان بۆ بکەن چکە کۆمەڵگەی ئێمە ڕانەهاتووە لەوەی ئیش بە پیرۆ سیر بکە فەرقی ئێمە لەگەڵ هەندێک مجتەمەعاتی ترا ئەوەیە کە ئێمە ئیش بە مقدەس سیر ناکەین لە هەندێک مجتەمەعێکی وەکو یابانی زۆر جار خەڵکی ئێمە باسێوەکە لە یابان فڵان شت ئەوەندە متەتەورە لە سین ئەوەندە توانیویان اقتصادەکان بگەێنە شەشەم اقتصاد و بەنیازن بیگەێنە سێم اقتصاد لە ساڵی 2019 لە ساڵی 2021 ڕکابەری ئەمریکا بکەن ئیش لای ئەمانە مقدسە لە یابان ئیشکردن ئەوەندە زۆرە هەندێک جارە بێتە هۆی لە ناوچوونی ئەو شخصە ئەوەندە توانا و تاقی خۆی بەکارهێنێ لە منفعی حەدی کە یەکێکە لەو معیارە اقتصادیانەی ئایا ئەو شتە چەندێک ئیسفادەی لێکرێ بۆ نمونە عینەکێکی بەم شێوە ئەمە چەندێک تێچووی هەبووە بۆ نمونە ئەم عینەکە 5,000 دیناری تێچوو بێ ئایا بای 5,000 بەکارهێنرێ ئەگەر توانیمان ڕێژەی ئەو تێچوونەی کە هەیەی بە ئەندازەی ئەوە بەکاری بێنین اینجا بەمای خۆمان هەڵساین بەڵام هەمیشە ئەمە کە 5,000 تێچوو بێ لانی کەمە بێ بتوانین منفعی حەدیەکەی بە ئەندازەی 15,000 بەکاری بێنین ئینجارەکانی ئێمە توانیومانە ئیسفادە لەم سەرمایە بکەین بۆیە یەکەم خاڵ کە لای ئێمە خەلەلێکی گەورەیە ئیشکردن بە مقدەس ناکەین اینجا ئیشەکان بە جیاوازی ئێمە کۆمەڵگەیەکین سەیری ئیش بە داهاتەکەین سەیری ئیش بە خزمەت ناکەین یعنی هەر ئیشە داهاتی زۆر بێ ئەوە لامان مەرغوبە بەڵام مافی تاکیش نییە ینی بە شێوەیەک لە شێوەکان خۆشە مەسەنە و ئیشانێک کە داهاتیان زۆرە بەڵام سەیری ئیشی مامۆستایە بکە لەگەڵ ئیشی کەسێکی تر ئیشی پەرلەمانتارێک هەر یەکان دوو جۆر لە ئیشی زۆر پیرۆزەکەن ئەمەیان لە یاسادانان و لە مراقبەی دەسەڵاتی تەنفیزیە ئەویش یەک جیل پێگەینێ بەڵام تۆ سیرکە
چەند پەرلەمانتارێک لەناو خەڵکا مەکانەیەکی هینمان بۆ دروست کردووە، ینی مەکانەیەکی زۆر گەورەمان بۆ دروست کردووە، لە کاتێکا زەڕورە مەکانەت بۆ مامۆستایەک دروستکەین. مەسەڵەن مهندسێک لە بری ئەوەی مەکانە بۆ مهندسێکی تەلارسازی کە وڵاتەکەمان بۆ جوانەکە، مەکانەمان بۆ کەسێک دروست کردووە کە سیاسیە، کەسێک دروست کردووە کە وەزیرە، کە وەزیرە کە لەوانەیە نەخوێندەوار بێ، وەزیرێکە لەوانەیە ئەسڵەن وەزیرێکی گەندەڵ بێ. بۆیە ئێمە تا ئەو قەناعەتەمان بۆ دروست نەبێ سەیری پیشە، سەیری ئیش بە خزمەت بکەین، بەداهات نەکەین، ناتوانین ببینە کۆمەلگەیەک کە کۆمەلگەیەکی ڕاقیە. کۆمەلگەی ڕاقی لەوە دروستە بێ، یعنی کاتێک کە دەیت سەیری سیاسیەکەی، سیاسیەکە گرنگترە لە پاسەوانێک، لە پێشمەرگەیەک، لە کەسێکی بە خزمەت، لە خەیاتێک، لە پیشەوەرێکی دەستی، لە جوتیارێک. یعنی مەفروض وایە ئێمە کاتێک کە جوتیارێکە بینین یا کەسێک ئەبینین کێڵگەیەکی پەلەوەری هەیە، کێڵگەیەکی ئاژەڵداری هەیە، کەسێکە بین جوتیارێکی نمونەیە، کەسێکە بینین مەسەڵەن پاکەوانێکە، ئەبێ بە چاوێکی ڕێز سەیری کارەکەی بکەین. یعنی ئەم کارەی ئەو بە کارێکی خزمەت سیر بکەین. ڕاستە کاری پەرلەمانتار و سیاسی و وەزیرەکەش کارێکە خزمەت بە وڵاتەکە، بەڵام مەکانە کۆمەڵایەتیەکەیان وا جیاواز نەکەین ئەمە لە ئاسمان بێ و ئەمەش لە زەوی بێ. ئێمە پێویستمان بەم ڕوقیە هەیە، پێویستمان بەم بەرزبوونەوە و بڵندبوونەوە هەیە. ئەم جارەکانێ ئەتوانین ئیسفادە لەوە بکەین کە جەنابەت باسەکەی، مەسەن کاتێک پاکەوانێکە بینین لە سەجادا، هەمان ڕێزی وەزیرێکی لێ بگرین. کاتێک مامۆستایەکە بینین لە قوتابخانەیەکە، هەمان ڕێزی پەرلەمانتارێکی لێ بگرین. بۆیە کۆمەلگە کە ئەم ڕێزەی تیا دروست بوو، ئینجا مەرحەلە بە مەرحەلە پێشەکەوێ و ئەو وەختە ئیسفادە لە هەموو بابەتەکانی خۆیەکە. بە هیوای ئەو گۆڕانکارین سێ خاڵمان ماوە ماسا بەکارهێنانی مۆبایل بۆ قسە و باسی دوور و درێ. مەسەڵەن بۆ لە وڵاتی ئێمە یەکێک لەو شتانەی ئەوانەی کە کەسوکاریان لە دەرەوەیە، یا ئەوانەی مەسەڵەن چوونەتە ئێران یا تورکیا، لەبەرەوەی مۆبایل لە وڵاتانە جۆرێک لە بەکارهێنانی فەرهەنگە. مەسەڵەن مۆبایل بۆ حکایەت بەکار نایەندێ، مۆبایل بۆ ئیشێکی زەڕور بەکارهێندێ. لە وڵاتی ئێمە مۆبایل بووە ئەوەی یاسایەکی بۆ دەرچووە کە جەریمەی پێکرێ، کە ئینسانەکانی پێشکێندرێ. مۆبایل بۆتە بۆی کە خانەوادەکانی پێ لە یەک هەڵەوەشێنرێتەوە، کەواتە ئێمە سەیری حتا ئەدەواتەکانمان وەکو خزمەت ناکەین. لە کاتێکا مەسەڵەن سەیری یەکێک لەو شەریکانە بکە، شەریکەمان هەیە 10 ملیۆن مشتەرکی هەیە، شەریکەمان هەیە 15 ملیۆن مشتەرکی هەیە، شەریکەمان هەیە 5 ملیۆن مشتەرکی هەیە. لە کاتێکا ئێمە 36 ملیۆن هاوڵاتین لە عێراق. ئەم 36 ملیۆنە لە خوار هەژدەوە پێویستی بە مۆبایل نییە. یعنی ئەگەر هینی بکەی مقارنەی بکەی ئەو 25 ملیۆن مشتەریکە، ئێمە تەنها لەوانەیە 10 ملیۆن کەسمان پێویستمان بەوە هەبێ مۆبایل بەکاربێنێ. ئەم مۆبایلە مەسەن هەندێک کەسە بینی خەتێکی زەین و خەتێکی ئاسیا و خەتێکی کۆڕەکی پێ، لە کاتێکا بە یەک دانایانی شێڕوە. ئەمە جگە لەم شەریکانە هەم دەوڵەت وای کردووەکەوە مەسرفێکی زۆر لەسەر هاوڵاتیان، مەسەن زەریبەی کارتی مەبیعات کە لە حکوومەت فەرزی کردووە، لە سابیستی زیاد کردووە بۆ لەبەرەوەی زەریبەی داهاتی حکوومەت زیاد بێ. دوو هەندێک لە شوێنەکان کە زەریبەکە زیاد کراوە، کارتێکی 5,000 بووەتە 6,000، 10,000 بووەتە 12,000، ئەویش لەولاوە 250 یا 500 ئەخاتە سەر. و لە هەمان کاتیشا لەبری ئەوەی ئینسانەکان ئەگەر ئیشە زەرورەکانیان مقارنە بکەن، ئینسانێکی ئاسایی پێویستی بە کارتێکی 6,000 یا کارتێکی 10,000 هەیە لە مانگێکە، بەڵام زۆرێک لە لای خۆمان کارتی چەند کارتێک 30,000 سەرفەکە. لە کاتێکا کۆمەڵێک قەزایی ترمان هەیە لەما ئەتوانین سیلعی بەدیلە بدۆزینەوە. بۆ نمونە ئەگەر خانەوادەکە 30,000 بدەنە ئەنتەرنێت، یاخود ئەو 7,000 کە ئەتوانێت بیکاتە مۆبایلەکەی، ڤایبەر بەکاربێنێ، واتساپ بەکاربێنێ، ئیمۆ بەکاربێنێ، یەکێک لەو هینە ئەلکترۆنیانە کە هەم قابلی خەرق نییە، هەم ئەیشتوانی بەکاری بێنی. بۆیە یەکێک لەو کێشانەی کە لای ئێمە هەیە بەکارهێنانی مۆبایلە بە سەقەتی. داگیرسانی تەلەڤیزیۆن بەبێەوەی کەسێک سەیری بکە. من چوومەتە زۆربەی ماڵەکان لە کاتێکە تەلەڤیزیۆن
کۆمپیوتەر کە باسمان کردووە لە کاتێکە کۆمپیوتەر یەکێکە لەو ئامێرەی کە عمری زەمەنی هەیە شاشەکەی بەکارهێنانەکانی عمری زەمەنیان هەیە کاتێکە زانی کۆمپیوتەرێکیان کڕیوە لە دوای ساڵێک ئەوەندە داویانە لە شەحن و نیان کردوتۆ لە شەحن و شەحنەکەی فول بووە و فلان و فیسارەوە باتریەکەی فەوتاوە دیسانە ببێتە نیفایات لە کاتێکە ئەم کۆمپیوتەرە بەکارهێنانەکەی هەموو سەعاتێکی لە قوەی ئیستیهلاکی ئەم مادە نزمە بێتەوە تەلەڤیزیۆنەکە جگەلەوەی خۆی شاشەکەی وردە کوالیتەکەی لە دەسەدا لە هەمان کاتا تاقەیەکی کارەباش بەکارەهێنین ئەمانە هەموو ئەو خاڵانن کە پێوترێت تەسەڕوبی ئینفاق. زۆر باش ئەگەر هاوکارانمان جەدۆڵێکمان ئامادەیە بماندنێ بۆی کە چەند نمونەیەک بۆ بینەرانی خۆشەویست باس بکەین لەوەی کە لەسەر چەند کاڵایەک گرافیکێکمان ئامادەیە بۆی کە ماوەس ئەحمەد خاڵ بە خاڵ بۆمان ڕوون کاتەوە تێچووی ڕۆژانە هەروە تێچووی هەفتانە تێچووی مانگانە تێچووی ساڵانەی چەند کاڵایەکمان بە نمونەوە چەند خەرجیەکمان بە نمونە باس کردووە ماوەس ئەحمەد ئەگەر لە خاڵ باسی ڕەفاهیەتمان کرد ماوەستا سالار باسی ڕەفاهیەتمان کرد باسی دەوڵەمەنی بکەین باسی خۆشگوزەرانیمان کرد باسی هەژاریمان کرد و معیارەکانیمان باس کرد وتمان لە هەندێک وڵات معیاری هەژاری بەوەیە کە ئەگەر لە ساڵێکە سەفەری دوو وڵاتی دەرەوە نەکا لە مانگێکە با بڵێن ئەوان هەندێک معیاریان هەیە ئەگەر نەچێتە سینەما لە هەفتەیەکان نەتوانێت ماکدۆناڵێ بخوا ئەمانە لە چی کۆبنەوە ئەم پارانە مەسەن لەوانەیە بڵێ بەش ناکە بەڵام هەندێک تەسەڕوبی ئینفاقیە هەندێک لێچوون هەیە کە ئەوانە لە دەسەدا ئەگەر شخصێکی معیاری بێنین بزانین تەسەڕوبی ئینفاقی چەندێکە مەسەن ئەگەر کەسێکمان هێنا کەسێکی جگەرە خۆرە لە ڕۆژێکە بایی 1000 دینار جگەرەیەخوا لە هەفتەیەکە ئەبێتە 7000 دینار لە مانگێکە ئەبێتە 30000 دینار لە ساڵێکە 365000 دینار جگەرە سەرفەکە با خەڵی ئەسووتێ و سیشی ئەسووتێنێ اقتصادی وڵاتیش ئەسووتێنێ سێزەر خاڵی دووەم زۆر جار ئێمە پێویستمان بەوە هەیە کە یا با بڵین ئەو شخصە هەر ئەم تەسەڕوبە ئینفاقیانە لە بری ئەوەی لە ماڵۆ مەسەن لە دەرەوە قوتوویەک شەربەت کە بای 500 دینارە لە هەفتەیەکە بای 3500 لە مانگێکە 15000 لە ساڵێکە بای 180000 لە چایخانە دانیشێ بەبێ ئەوەی وەخت بەسەرە بە یعنی وەختێکی زایە هەیە لە بری ئەوەی لە ئیشێکە جامەرج نییە ئیشەکە هەر پارەی بەدەست بێ لە ئیشێکی خێرخوازیە کاتێک مۆندیال لە یەکێک لەم ساڵانە چوو بۆ سین 86,000 خۆبەخش ئامادە بوون کە خزمەتی ساحەکان بکەن لە سینە یعنی ئێمە ئەو قەزیەمان نییە قەزی خۆبەخشی بۆ پاکردنەوە بۆ پاراستنی ژینگە بۆ مەسەلەن یەکێک لەو ئیشانەیەکەوە لە بریەوەی پارەی تیا سەرفکەین خۆبەخشەکان بیکەن ئەو خۆبەخشانە هەمان مەسەن بڕۆ چایخانەکانی هەرێمی کوردستان جممەیان دێ بێجگەلەوەی ئەمانە کات بە فیڕۆدەن مەسەفێکی زیادە ئەەکەن ئەبێتە هۆی جۆرێک لە ناوچەیەکی قەرەباڵخو لەوانەیە بێتە هۆی گوێزانەوەی هەندێک نەخۆشیش مەسەن کەسێک لە چایخانە بەبەردەوام لە چایخانە بەیانی تاوەرە لە چایخانە کەوتووە ئەوەش حسابمان بۆ کردووە 180,000 پارەی چاوانە چ بۆ خەڵکی بکڕێ چ مەسەن پێڵاو و بۆ یاخکردنی زۆرێک تەبیعەتی ئەوەی نییە فڵچەیەک و قوتوویەک بۆ یاغ لە ماڵەوە بکڕە و ڕاستە خۆ کەچووی دەدە 3 ڕۆژ جارێک بۆ یاخێکی بکە یا ڕۆژانە مەسەن هەمیشە کردوێتی بەخوو 1000 دینار سەرفەکە ئەویش ئەکاتە مەسەن بەڵام ئەمەمان بە هەفتانە مەسەن هەفتەی یەک جارمان نووسووە لە 4000 ئەکاتە 48,000 مەسەن کرەی پاس خەڵکی ئێمە هاوڵاتی ئێمە ڕانەهاتووە بە پێهاتوو چۆ بکە کە ئەمە بۆ سەحەت خۆی بە شێوەیەک لە شێوەکان گونجاوە یعنی ڕابین لەسەرەوەی بە پێ هاتوو چۆ بکەین زۆر شتێکی ئاسایی ئەحمەد کە ئەم گرافیکەمان ئامادە کرد خۆی من تێبینیم لەسەر کرێپاسەکە بوو ینی کرێپاسەکەش تا حەدێک ینی ئێستا ڕاتوەڵ پاسەکە گەرمە درەنگەگە بە تەفسیر ڕات مەسەن ئەمە من لانی کەمم باس کردووە کە 500 دینار ئەکاتە 3500 ئەیژەکە 180 کۆی گشتی سیرکە 953,000 دینار بۆ یەک فەرد تەسەڕوبی ئینفاقی دروستەکە ینی بەهەدەردان لە بۆ یەک کەس لە ساڵێکە 953,000 ئەمە کۆمەڵشتی سادەمان کردووە ئەی ئەگەر کەسەکە مسریف بێ
مەسەن ئەگەر ئەو شتانەی کە باسمان کرد سۆبەی نەوتەکە داگرسێنێ بە بێەوەی گەرماکەی بەکاربێنێ هیتەرەکە داگرسێنێ سپلێتەکە هەندێ ماڵ داگرسێنێ تەلەڤیزیۆنەکە کۆمپیوتەرەکە سیارەکە زۆر جاری ئێمە مەسەلەن لە شوێنێک ئاوەسێ سیارەکەی ئیشەکە و هیچ گوێ ناداتێ ئیشکردنی ئەم سیارە بەنزین سووتاندنە مەکینە مانوکردنە ژینگە پیسکردنە خۆی بۆ خۆی ئەمانە هەمووی دروستەکە ئەگەر کەسێک لە یەک ساڵە 900 ئەگەر 5 کەس بن ئەم خانەوادەیە نزیکەی 5 ملیۆن بەهەدەردانیان هەیە 5 ملیۆن دینارمان بەهەدەردان هەبوو لە خانەوادەیەەکە نەخێر با 2 ملیۆن بەهەدەردانمان هەبێ ئەمانە ئەتوانین چی لێ بکەین زۆر باشە من پرسیارمە بێ بۆ بەڵام ناوبڕێکمان هەیە دواتر ئەچینە سەر تەوەری ئەخیرمان بۆی کە ئەو خەرجیانەمان بەهەدەر نەچێت چی لێ بکەین باشترە بینەرانی خۆشەویست ناوبڕێکی کورت وەرەگرین لە تەوەری ئەخیرە پێتانەگەینەوە. دووبارە سڵاو بەڕێزان ماوەس ئەحمەد هەڵبەتە باسمان لەوە کرد کە ئەم بەهەدەردانانە بۆ هەر تاکێک ینی گەورەترین گرفتی ئابووری بۆ خێزان بە شوێکی گشتی دروستەکە وەکو بەڕێزت باست کرد نزیکە بێتەوە لە 5 ملیۆن لە ساڵێکە بۆ کۆی خێزانەکە کە بێگومان 5 ملیۆن مەبلەخێکە لەوەی کە بەدەست نایە زۆر بە ئاسانی باشە ئەگەر ئەمە نەکرێت چی بکە باشە ینی بۆ ئەمە معدلەکەی لە 2 ملیۆن و دەست پێکە زۆربەی خانەوادەکان 2 ملیۆن بەهەدەردانیان هەیە ئەگاتە 5 ملیۆن هەندێک خانەوادە ئەگاتە 15 و 20 و 25 ملیۆن ینی مەسەلەن هەیانە زیاتر ئەم کاڵایە بەکارهێنێ زیاتر بەهەدەردانی هەیە مەسەن لە بری و سارێک 4 ساریان هەیە لە بری مەسەلەن سپلێتێک ماڵەکە 5 سپلێتی تایە لە بری تەلەڤیزیۆنێک 4 تەلەڤیزیۆنی تایە لە بری گڵۆ مەسەن چەند گڵۆپێک 20 گڵۆب لە ژوورەکایە مەسەن گڵۆپەکان بە تەواوی معنا داگیرساو ئاو ئەڕوا بە شێوەیەکی فراوان ئەگەر ئەمانە حسێب بکەی سەیری ئەم 2 ملیۆنە بکە ئێمە ئەتوانین چی لێ بکەین 2 ملیۆن ئەتوانین سەفەری وڵاتێکی دراوسەی پێ بکەین خانەوادەکە ینی 2 ملیۆن سەفەری ئەو ساڵە ئەتوانین پێ بکەین نەخێر ئەتوانین 2 کەس لە خانەوادەکە پێی بچن بۆ عەمرە عائلەیەکی دیندارە و حەزیان لەوەیە هەم گەشتێکی سیاحە بکەن بەڵام سیاحەکەیان دینی بێ مەسەن 2 کەسیان پێچن بۆ عەمرە نەخێر ئەتوانن کۆمەکی خانەوادەیەکی پێ بکەن کە ملیۆنێکی بکەنە کۆمەکی نەخێرە ئەگەر بوو بە 5 ملیۆن ئەوە ئەتوانن مەسەن شتێکی با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان وەکو قەرزێکی بچووک بیدەنە کەسێکەوە کۆشتێکی بچوو کاسپێکی تیا بکەوە بێتە سەرمایەیەک بووە و سەیری ئەم بابەتانە بکە کە ئینسان ئەتوانێت لەو بەهەدەردانە ئەگەر کۆی کاتۆ تەبان ئەمە یەکێک لەو فیکرانەی کە ئەکرێت ئەتوانی چۆن تەشجیعی خانەوادە بکەیت مەسەن ئەگەر تەوزیعی ئەدوار بکرێت بە خێزانی ماڵ بوترێ ئەو بەهەدەردانانە کۆکەرۆ لە ئاخری ساڵ بەشیەکەین بە شێوەیەکی یەکسان هەموو هەوڵەدەن ئەو بەهەدەردانانە کەم بکەنەوە مەسەن پیاو ئەتوانێ لە ئیشی ڕۆژانەی خانەوادەکەیە بڵێ ئەگەر بەهەدەردانەکانمان کەم بوویەوە توانیمان ئەمساڵ پاشەکەوتەکەمان لە 2 ملیۆن و گەیشتە 5 ملیۆن بە خێزانەکەی بڵێ ژووری میوانەکەت بۆ گۆڕم جیهازێکی تازە غەسالەکەت بۆ ئەگۆڕم پارچەیە زێڕت بۆ ئەکەم ئەمەد بۆ ئەکەم ئەوەت بۆ ئەکەم سەفەری فلانەکەم بە مناڵەکانی لەسەر ئەم ڕێتمە چونکە ئەمە پێویستی بە تەشویقکردن هەیە پێویستی بەوە هەیە بلایەنی بەرامبەر تەشجیع بکە بەڵام نەچێتە بابی ڕەزالەتۆ نەچێتە بابی ڕەزالەتۆ چونکە تعریف لە بینی ڕەزیلی و اقتصادیا ئەوەیە ڕەزیلی ئەوەیە کەوا پێویستێتی بەڵام بەکاری نایەنێ اقتصادی ئەوەیە تا پێویست نەبێ بەکاری نایەنێ تا پێویست نەبێت بەکاری نایەنێ بۆیە ئەتوانین ئەوەی کەوا لە بەهەدەردانە لە دەستێدەین ببێتە خۆشگوزەرانی بێتە حاڵەتێکی ڕەفاهیەت بۆ یەکێک لە خانەوادەکان ئێمە لە گرافیکە باسمان لە چەند خاڵێک کردەوە من مەسەلەن پاشەکەوتکردن بۆ کاتی پێویست ئەم نقطەم بەلاوە زۆر گرنگ بوو ینی ئەمە یەکێکە لەو هینا پاشەکەوتکردن بۆ کاتی پێویست مەسەن تۆ لەم بەهەدەردانە ئەتوانی
پاشەکەوتی ئەوەندە بکەی لە کاتێکا کەوا مەسەن خانەوادەیەکە و خانویان نییە ئەتوانێت لەم بە هەدەردانە وردە زەویەک بکڕێ لەم بە هەدەردانە ئەتوانێت با بڵین ماڵەکە سیارەیان نییە لای ئێمە مەسەلەن خانەوادە ئێستا من زۆر جار بە سیارەکە لە دوای یەکێک لەو ماتۆڕانەوە ئەڕۆم کە ئەو سێتایەکان کاتێک خانەوادەیەکە بینم لە ناو ئەوە هەستەکەم ئەم خانەوادەیە جۆرێک لە قەناعەتێکیان بۆ دروست بووە کە ئەمە وەسیلەی سەفەری ئەوانە وەسیلەی هاتوچۆی ئەوانە جێگەی ئەوەیە تەقدیر بکرێ جێگەی ئەوەیە تەقدیر بکرێ ئەم خانەوادەیە پێویستیان بەوە هەیە هاتوچۆ بکەن بە پێ ناتوانن توانای ئەویان نییە تەکسی بگرن بەڵام بەم وەسیلە سادەیە هاتوچۆکەن مەسەن لە ئێرانە 6 ملیۆن و 200,000 ماتۆر هەیە خانەوادەی زۆر ڕاقی ماتۆر بەکارێنێ و ژن و پیاوەکە و مناڵێکیان هەیە دوو مناڵیان هەیە سوار ماتۆرەکە بن و ئەڕۆن و یەن و هیچ عیبەیەکتیانێ بەس لە وڵاتی ئێمە ئەگەر دەوڵەمانەکانمان ساڵانە لێکسزەکەی نەگۆڕێ ئەوە خۆی بەکەم ئەزانێ لە کاتێکە بەهای ئینسان بە شتومەکانیەوە نییە بەهای ئینسان بە ناخێوەیەتی بۆیە مەسەن یەکێک لەوانە کڕینی سەهمی کۆمپانیایەک زۆرێک لەو خانەوادانەی کە با بڵێن من پرسیارم لێ کردوون ئەو بە هەدەردانە کۆکەن و سەهمی شەریکەیەکی پێکردن دوای چەند ساڵێک سەیرەکەی بوونەتە خاوەنی زۆرترین سەهم هەموو خانەوادەکە مەسەن تەلەڤیزیۆنە گۆڕێ تاقمی ناوماڵە گۆڕێ سەفەر بۆ وڵاتێک ئەکا بە ملیۆنێک دینار دەتوانین سەفەر بۆ وڵاتێکی وەکو ئێران بکەین هەر بۆ دوور بڕۆین هەموو کوردستان گەڕێن هەموو کوردستانی پێگەڕین بە 1 ملیۆن دینار دەتوانین لە ماوەی یەک هەفتە هەموو خانەوادەکە بڕۆ کوردستان بگەڕێ و بەرەوە ئەم سەفەرە خۆ بریتی نییە لەوەی بە ینی ئەمە بریتە لە تازەکردنەوە نیوەکردنەوە و ئیسراحەتکردنی بەدەن چونکە جاری پێشوش ئەوەمان باس کرد وەلی بەدەنیکە عەلەیکە حەقون بەدەنی تۆ مافی بەسەر تۆ هەیە پێویستە چاوەکان شوێن و مەنزەری جوان ببینن گوێکان گویان لە ئاوازی طبیعی بێ جسم و ئەوانەمان کەش و ئاو هەوایەکی خۆش هەڵمژن بۆیە ئەمانە ئەتوانین لە بری ئەوەی بە هەدەریانە دەین دووبارە بیان خەینەوە مەجالی ڕەفاهیەتیشە هەرچەند کاتمان هیچ نەماوە بەڵام خولەکێک ئەدەمە بەڕێزت بە پێویستی زانەوە و پرسیار لێ بکەم هەمیشە خەرجیەکان بێگومان لە پێشەکە باسم کرد کە هیچ خێزانێک ناتوانێت بەبێ خەرجی خێزانێک بەڕێوە بەرێت ئەوترێت کە ینی هەمیشە خەرجیەکان دەبێت دەبنە بەشێک لە بەهەدەردانی داهات یاخود نەخێر ئەتوانین لە ڕێگەی خەرجیشەوە ینی داهات بپارێزی هەمیشە تەشبیهی بە هینێک بکەین تەشبیهی بە تەنکیەکی ئاو بکەین بە چ ڕێژەیەک ئاوی تیا دێ ئەمە ئەبێ بە هەمان مەسەرەن بە هەمان ڕێژە ئاوی لێ بڕوە ئەگەر تەنکیەک 1 بەلوعا ئاوی تێکە ئەبێ لە 1 بەلوعاوە ئاوی لێ کەوکرد بە 2 بەلوعا و 3 بەلوعات بەرایەوە مەسەن 1 بەلوعای ئینج ئاوی تێکە 3 بەلوعای ئینجی لێ بەرەرۆ ئەو بەچەنێک تێکە ئەم بە سولسی ئەو ماوەیە هەمووی خاڵیەکاتەوە بۆیە هەمیشە خەرجیەکانن داهاتەکان زوو سەرەکەن ڕێگری لە خەرجەکان داهاتەکانمان بۆەوە پارێزن بۆیە ئەمە تەکمیلەی یەکەکەن بۆیە تاکی هاوڵاتی پێویستە لەسەری ئەم ڕۆشنبیریە بەعیب نەزانێ ئەم اقتصاد بوونە بەعیب نەزانێ ئەو قەزیەی کە ئێمە باسیەکەین بریتە لە گەڕانەوەی ڕەفاهیەت نەک ڕەفاهیەت لە خۆمە حرامکردن بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید سپاس کە لەم بەرنامەش لەگەڵمان خۆشەویست سپاس بۆ بینەری ئێوەش تاوکو ئێستا بینەرما بوون خواتان لەگەڵ سپاس دەست خۆش ماوەسا سپاس